سەرۆکی هەرێمی کوردستان و جێگران و ڕاوێژکارەکانی سەردانی شاری سلێمانیان کردو پاش کۆبوونەوەشی لەگەڵ بەرپرسانی باڵای یەکێتی و گۆڕان مەزاری سەرکردا کۆچکردووەکانی ئەو دوو حزبەیان بەسەر کردەوە. لە سەرەتای سەردانەکەی داوەفدەکەی سەرۆکایەتی هەرێم گەشتە گردی زەرگەتە و لەگەڵ ڕێخەری گشتی و خانەی ڕاپەڕاندنی ئەو حزبە کۆبوویەوە. لە پاش کۆبوونەوەکەش شەماڵ عەبدولوەفا ئەندامی خانەی ڕاپەڕاندنی بزوتنەوەکە ڕایگەیاند. کۆبوونەوەکەیان تەشریفاتی بووە. هاوکات لە وەفدەکەی سەرۆکایەتی هەرێمدا جعفەر شێخ مستەفاش بوونی هەبوو کە بەهۆی ڕووداوەکانی شەوی 12 ئایاری ساڵی 2010 کە تەقە لە گردی زەرگەتە کرا ئاڵۆزێکی زۆر کەوتە نێوان ئەو بەرپرسەی یەکێتی و بەرپرسانی گۆڕان. ئەوەندامەی خانەی ڕاپەڕاندنی گۆڕان بە ئاماژە ڕایگەیاند جعفەر شێخ مستەفا لەسەر ئەو ڕووداوانەی ڕابردوو داوای لێبوردنی لە بزوتنەوەی گۆڕان کردووە. وەڵا کۆبوونەکە هەر کۆبوونێکی معنی سەردانێکی تەشریفاتی معنەوی بوو. کۆبوونێکی زۆر باش بوو، زۆر ئیجابی بوو. باز لەسەر ئاشاوایی ماڵی کورد کرا و باز لە ئاساییکردنەوەی پەیوەندیەکانی ئێمە و عێراقرا لەسەر بودجە و لەسەر مەسەلەی ناردنی نەوت و لەسەر مەسەلەی دەستور و ئەو جۆرەشتانە. ناداوای هەموو شتەکانی کرد، باسی هەموو شتەکانی کردو زۆر بەڕاشکاوانە و ئێمەش قسەی خۆمان کردو و ئەویش قسەی خۆی کرد. قسەم بۆ ڕووداو کردووە. ئەفم کرد. پاش کۆبوونەوەکەشی لەگەڵ بەرپرسانی گۆڕان سەرۆکی هەرێم سەردانی مەزارگەی نەوشیروان مستەفا ڕێخەری کۆچکردووی بزوتنەوەی گۆڕانی کرد. دواتر بە مەبەستی کۆبوونەوە لەگەڵ یەکێتی نێچیروان بارزانی وەفدی یاوەری گەشتە مەکتەبی سیاسی یەکێتی و لەگەڵ جێگری یەکەمی سکرتێری گشتی یەکێتی و ژمارەیەک لە ئەندامانی مەکتەبی سیاسی کۆبوویەوە. لەسەر ئەجەندای کۆبوونەوەکەشان دڵشاد شەهاب ڕاوێژکاری سەرۆکی هەرێم لە کۆنگرەیەکی ڕۆژنامەنووسیدا ڕایگەیاند دەیانەوێت چەتری کۆکەرەوەی هەڵوێستا سیاسیەکانی کوردستان بن. هاوکات ئاماژەی بۆش کرد لە ڕۆژانی ئایندەدا سەردانیکردنی لایەنە سیاسیەکانی دیکەش بەردەوام دەبێت. خۆشبەختانە قسەکانی کە ئەمڕۆژ لەلایەن هەردوو لایەنی سەرەکی بەشدار لە حکومڕانی کوردستان یەکێتی نیشتیمانی کوردستان و بزوتنەوەی گۆڕانیش لە کۆبوونەوەکاندا باسکران قسەی دڵخۆشکردن هەمویان لەگەڵ ئەوەدان کە هەموو تواناکان ئەبێ یەک بخرێن و هەمومان پاڵپشتی پرۆسەی بەڕێوەچوونی پەیوەندی باشی نێوان هەرێمی کوردستان و حکوومەتی اتحادی بین بۆ ئەوەی کە ئامانجی سەرەکی تێدا یەکگوتاری هەرێمی کوردستان بێت چاوەڕوانیش دەکرێت لە ڕۆژانی ئایندە ئەم سەردانانە بەردەوام دەبن و سەردانی لایەنە بەڕێزەکانی تریش دەکرێتن بۆ هەمان مەبەست. ئەندامێکی مەکتەبی سیاسی یەکێتیش دەڵێت لەسەر گۆڕانکارەکانی عێراق جەختیان لە هەڵوێستەکانیان بۆ تەبایی و یەکڕیزی نێوماڵی هەرێم کردووەتەوە. جارێکی تر تاکیدمان کرد ئێمە یەکێتی پێمان خۆشە کورد هاو دەنگ بێت یەک هەڵوێست بێت هەموو لایەنەکان بەشداری بکەن لە پرۆسەی سیاسیەکە و ئاگامان لە خۆمان بێت و بتوانین بەرنمەیەکی باش بۆ خۆمان بدەین بۆ ئەوەی بتوانین ئەمەی کەیسە لە عێراق ڕوئەیە لە ناوچەکە ڕوئەیە لە کوردستان کەیسە لە ڕوئەیە هەمومان بەیەکەوە لە قازانجی کورد همەت بکەین و بۆ کورد و کوردستانی ئیش و کارەکان ئەنجام بدەین. سەردانەکەی سەرۆکایەتی هەرێم بە سەرپەرشتی خودی سەرۆکی هەرێم پاشەوە دێت کە لە ماوەی ڕابردوودا مەترسیەکانی سەر هەمواری دەستوری عێراق و ئاڵۆزی و خۆپیشاندانەکانی بەغدا دوو جار لایەنە سیاسیەکانی لە سەرۆکایەتی هەرێم کۆ کردەوە. ئەم سەردانانی نێچیروان بارزانیش لە پاڵ نێوەندگیری یەکێتی و گۆڕان و ئاشتکردنەوەی شێخ جعفەر شێخ مستەفا و بەرپرسانی گۆڕان وەک پێزانینێک بۆ ئەو لایەنە سیاسیانە دادەنرێت. ڕاستی حەمامین کەناڵی ئاسمانی پەیام سلێمانی.